بەڵێ دیارە ڕاگررتنی باش کاریگەری لەسەر کۆمەڵێک سێکتەر هەیە لەوانە سێکتەری گەشت و گوزارە لە هەرێمی کوردستانە. من لەسەر بابەتە میوانێکم هەیە دلێر محەممەد بەڕێوبەری گشتی بەڕێوبەرایەتی گەشت و گوزاری هەولێر کاک لێر بەخێر بێن بۆ کوردستان 24 ئەمەوێت لە ئێوە بپرسم بە گشتی ئەم ڕاگررتنی باجە چەندە کاریگەری لەسەر سێکتەری گەشت و گوزارە بێ بە تایبەتی لە هەولێر. زۆر سپاس کاگامبار وەک بیستان کەمێک پێش ئێستاوتە بێژی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستانیش کومەڵک ڕوونکردنەوەی لەو بارەدا زانی دەمەوێت بڵێم کە ئەو بڕیارە پێش ئەوەی سەر باس لە کاریگەری و لێکەوتەکانی بکەم کە چەندە سوود بە گەشتیاران دەگەنێتن دیشی بخەمە سەر شتێکی کاویش ئەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان بە بەردەوام نیەت پاکی خۆی پیشانی خەڵک دەداتن لە هەر دەرفەتێکدا کە باردۆخەکی لەبار و گونجاو دێتە پێش بۆ بتوانی باشتر لە هەر بوارێک لەو بوارە جیاوازانەکانە هەر سێکتەرێک لەو سێکتەرانەی کە بوونیان هەیە دەستی کەرەم و یارمەتی درێژ بکاتن ژینگەیەکی لەبارتر بگونجێنێت لە بۆ هەم خاوەنکار هەموو خەڵکانە وەکو گەشتیار و میوان دەڕۆنەوە شوێنانە. بێگومان ئەم بڕیارەی ڕۆژانی ڕابردوو کە تایبەت بوو بە هەڵگرتنی ئەو باجە کاریگەری یەکجار ئەلێنی دروست دەکاتن. ئەو لە ئاستی میوان کاتێک پێشتر دەڕۆژ تەمەشای تێچوو جیرفانی خۆی دەکرد لەوەیە نەیتوانی بە بچاو شوێنە دڵخوازی خۆی کە حەزی لێبوو لەبەرەوەی دوجار ئەو باجە لەسەر هەردوو پۆلینی 4 ئەستێرە و 5 ئەستێرە بوو نەک لەسەر کۆی سێکتەری گەشت و گوزار بووە لێرە بە دووە ئەو خەڵکانە دەتوانن باشتر بۆ ناو شوێنانە. ئەوە خاڵێکیان دووەمێنیشان ئەو بەڕێزانەی کە خاوەنی بنکە گەشتیاریەکانن ئەوانش لە ماوەی ڕابردووە وایان هەز دەکرد بەوەی ئەوەی کە ئەو سەپادەی لە تاکس دەکەوێتە سەر گەشتیار وای کردووە میوانان کەمتر و لەو شوێنانە بکەن بۆیە ئەوانیش لە لایەنێکی دیکەوە سوودمەند دەبن. دەمەوێت بڵم کاک ئەمەر لە ماوەی کەمتر لە 4 مانگی ڕابردوو بە دیاریکراوی لە 27 سەی ئەم ساڵیش جارێکی دیکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن زۆر حکومڕانانە و خاوەن ڕۆئیانە دەستی لە بۆ کەرتی گەشت و گوزار درێژ کرد ئەو بوو کە ئەگەر سەرنجتاندا بێت لە بیرتان مابێت سەتا 20 کۆی قەرز و ڕسوماتی سەر ئەو سێکتەرە لادرا بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران کە جەنابیان ڕاگەیاند واتە لە ماوەی کەمتر لە 4 مانگ بە حاڵەتێکی خۆویستانە زۆر جار قرارێک بڕیارێک دروست دەبێتن با بڵێن پێیان وایە لێکەوتەی شتێکە بەڵام ئەم دڵنیات دەکەمەوە کە هیچ لایەنێک یعنی ئەوانەی کە لە کەرتی گەشت و گوزار کار دەکەن هەم ئەوانەی کە لە ڕێکخراوەکانن لە میدیاکانن بریان لەوە نەبوو کە لەو ڕۆژەدا بڕیاری کەمکردنەوەی ئەو تاکسا دەدرێتن ئەوە تەنها خەمخۆری حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتەکەیەکەوە دەکاتن لە هەر حاڵەتێکی دیاریکرا پێیز بکاتن دەستی کەرەم درێژ بکاتن لە ڕۆژانی داهاتوو دەبینن کە چۆن ئەو هوتێل و چێشتخانانەی کە سودمەند بوون لەو بڕیارە چەند ژمارە میوانەکانیان بەرز دەبێتەوە هیوام وایە کە لە داهاتوو ئەگەر دەرفەت هەبوو تەمەن باقی بوو بتوانین بە جددی و بە ئەژمارە قسە لەسەر ئەوە بکەین کە چەند شوێن سودمەند بوونە. ئەدەتەوێت بە ئەمارێک پێت بڵێم ئێستا لاتانە چەند شوێن سود بن ئێمە لە بەربەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر بێگومان مامەڵە لەگەڵ ئەو شوێنان دەکەن کە مۆڵەتی فەرمیان هەیە ئەو ژمارەی لە لای منێکە ئێستا لەگەڵ ئەو بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەری کردیا 176 شوێنمان ڕاستەوخۆ سودمەند دەبن لەو بڕیارە بێگومان ئەوە تەنها لە بەربەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر ئەگەر کۆی کوردستان وەربگرین بێگومان ڕێژەکە بەرزتر دەبێتەوە. بۆیە ئێمە لە بەربەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر و دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم بەڕاستی ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی هەوڵدەین وای بەکار بێنین و وای بخێنە خزمەتی خەڵک هەم ئەو خەڵکانەی کە خاوەنی شوێنە گەشتیارەکانن هەمیش میوانەکان سود لەو بڕیارە وەربگرن و چێژیشی لێ ببینن. زۆر باشە ئامارێکی خستە ڕوو کە بۆ ئەوانەیە کە خاوەنی ئەو شوێنە گەشت و گوزاری و خاوەن ئوتێل و ڕێستورانتەکانن سەبارەت بە هاوڵاتی لایەنی دووەمی پرۆسەکەیە ئەمان تا چەند سودمەند دەبن و ئەمە کاریگەری چییە لەسەر زیادبوونی ڕێژەی گەشتیار بە تایبەتیوانی لە دەروی هەرێمی کوردستان ڕوو لە هەرێم بێگومان خەڵکێکی یەکجار زۆر کاک ئەمەر جەنابەت میدیاکارێکی دیاری و زۆر جار ئاشناتی لەگەڵ دنیای دەرەوە هەبووە خەڵکێکی یەکجار زۆر کاتی دەڕواتانە وڵاتانی دەرەوە بە دوای پرستیج و کوالیتی دەگەڕێتن کاتێ دەبینی شوێنێک 4 ئەستێرە یاخود 5 ئەستێرەیە بە سیقە و بە متمانەوە زیاتر ڕوو لەو شوێنان دەکات چونکە پێی وایە ئەو پۆلینەی کە لە کەرتی گەشت و گوزار کرایە پۆلینەکە پۆلینێکی ڕاستەقینە بۆ کە دەچێتە ئەو شوێنانە دەبینیتن ئێستا لێرە بە دواوە نرخەکە مریحترە نرخەکە گونجاوترە ئەو بۆ خەڵکانی دەرەوە ئەو خەڵکانی ناوخۆی خۆشمان کە ئێستا کۆمەڵک خەڵکە بۆ لە ماوەی ڕابردوو ئەو بارودۆ خەسە پێنراوە و ئەو قەیرانە دروستکراوە دەرەچیانەی لەسەر حکوومەت هەرێمی کوردستان بەردەوام بەرەوەی حکوومەت هەرێمی کوردستانی گرتووە نەیتوانی لە ماوەی ڕابردوو زۆرێک ئەو شوێنە دڵخوازانەی خۆیان کە هەیان بووە بۆی بچن
لێرە بە دووە دەرفەتەکان گونجاوتر لە بارترە کاتی ئەوەنە دەڕۆنە ئەو شوێنانە بێگومان خاوەنی شوێنەکان سودمەند دەبن ئەمە لەو چەند ڕۆژە ڕابردووە خەریکی وەرگرتنی زۆرێک لە کاردانەوەی بڕیارەکە بووین پەیوەندیم بە بەڕێزان لە کۆمەڵی هوتێل و چێشتخانەکان کرد یعنی ئەوان پێیان ڕاگەاندم کە بەشێک جار زۆری ئەو شوێنانە چەند دڵخۆشن بۆی کە ئەو بڕیارە وا دەکاتن کە بازارەکە بە تەواوی ببژێنێتەوە. زۆر باشە ئەمە تا چەند ئەم بڕیارەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند لەگەڵ ئەو دنیابینیەی بەڕێزیان یەکەگرێتەوە کە سەرچاوەکان لە هەرێمی کوردستانە سەرچاوی داهات فرە سەرچاوە بکرێن و جیا لەو کەرتانەی کە پێشتر گرنگی پێدرا ئێستا کەرتی گەشت و گوزارە کشت و کاڵە ئەم کەرتانە گرنگی زۆری پێدرێت ئەمە تا چەند بۆتە هۆکارێک بۆ ئەوەی بڵین کە بەڵێ حکوومەت بەم بڕیارانەی خەمخۆرە بۆ بەرەو پێشبردننی کەرتی گەشت و گوزار. پرسیارەکە پرسیارکی زۆر دقیق و زۆرشم پێخۆشەکە ئەو پرسیارە دەکەی بەڕاستی دەست خۆش بێتن زانی کاک عەمار باش تێک بڵم حکوومەت هەرێمی کوردستان زۆر بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ سێکتەرە جیاوازەکان دەکات کەرتی گەشت و گوزار لە دنیای دەرەوە بە نەوتی بەردەوام ناسراوە نەوت لە هەر شوێنێک کە هەیە ڕۆژێک دێ کۆتایی دێ بەڵام کەرتی گەشت و گوزار کەرتێکی زیندوو بەردەوامە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەکێک لە شادەمارە گرنگەکانی خۆی تەماشای کەرتی گەشت و گوزار دەکاتن بەڵام لەپاڵ ئەوەشدا ئەوەی بە بەرپرسیارەتیەوە حکوومەت لە کەرتی گەشت و گوزار دەڕوانێتن تەنها ئەو لایەنە نییە کات پەیوەندی بەلایەنی ئابووری و ساختکردنەوەی کاڵا و بەروبوومەوە هەیە لایەنە هەر گرنگەکەی ئەوەیە کە سێکتەری گەشت و گوزار بۆ تا ژینگەیەکی جاری گەورە و فراوان بۆ ئەوەی هەلی کار بۆ خەڵکی کوردستان بەرەخسێنیتن ئەگەر تەماشا بکەیت ئەو ڕوئیایی کە کاری لەسەر کراوە بڕیارەکە بە بڕیاری 172 ناسراوە ئێمە لە کەرتی گەشت و گوزار ناچار دەکاتن کە دەستی کاری خۆماڵی بینە ئاستێکی باڵاتر ئەوە وا دەکاتن کە خەرچی ئێمە بەسیقەوە لە بازار نەترسێ کاتێ زۆر جار ئێمە واستەوە دەکەین کە چەند کەس بێ ئیشات بۆچی ئیش نییە ئێستا ئەگەر ئەو لە کوردستان بیستوارە من قسە دەکەم ئێستا مە لە کەرتی گەشت و گوزار دەتوانین دەرفەتی یەکجار گەورە لە بۆ گەنجانی کورد لە بۆ کوڕ و کچانی کورد بڕەخسێنین بیان لە هۆتێل و چێشتخانەکان بۆ ئەوی کار بکەن بەستم چییە کەرتی گەشت و گوزار تەنها وەکو ئەولانە نانەوتیەی کە حکوومەت هەوڵ دەداتن بەباشی لەسەر پێی خۆی بوەستێتن ئێمە ئەو هاتەمەشای ناکەن جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بە قورسایی بە ڤیژنەوە تەماشای ئەوە دەکاتن کە ئەو ژینگەیە وەکو دەستیکار چونکە دوجار کاتێ دەستیکار لە وڵاتێک دەکەوتە سەرپێ دەزانین ئارامێک یەکجار گەورە داهێنان یەکجار گەورە دروست دەبێتن لەوێوە ئەمە دەتوانین تەماشای داهاتوێکی ڕۆشنتر بکەین یەکێک لەو گرفتانێک کە لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوام با بڵێن ڕخنەی لێگیرا بابەتی ئەو هەموو موچەخۆرێکە هەیە وی وای کردێکە گرفتیش دروستکە فەرموو ئێستا ئێمە دەڵێن لە 2024 ئێمە لە بەرەبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر لە دەستەی گەشتی گەشت و گوزاری هەرێم لە وەزارەتی شارەوانی دەرفەتی گەورەمان هەیە بۆ گەنجانی کورد بۆ کوڕ و کچان بفەرمونون هەر یەکێک لەو بەڕێزانەی خواستی کارکردنیان هەیە لە کەرتی گەشت و گوزار ئێستا ژینگەکە ژینگەیەکی لەبارە ئێمە دەتوانین دەرفەتی گەوریان بۆ بڕەخسێنین بە بەرپرسیارەتی قسە دەکەم لە ڕۆژی یەکشەممە ئێستا ڕۆ پێنجشەممەیە لە دو ساتەکانی دەوامی لە یەکشەممی داهاتوە با لە 24 بڵێن هەر یەکێک لەو بەڕێزانێک کە دەوێت لەو کەرتە کار بکاتن با بفەرمێتن ئێمە کەم و کوڕیمان هەیە بەوەی ناتوان دەستیکاری خۆماڵی وەکو خۆی پڕ بکەین و لە بەوەی خەڵکی ئێمە بە پیر داواکارێکە حکوومەتی هەرێمی کوردستان نهاتوە بۆ ئەوەی لەو سێکتەرە کار بکە ئەنجام بەستم ئەوەی بڵێم کە حکوومەتی هەرێمی کوردستان بەو فراوانیە لە کەرتی گەشت و گوزار دەڕوان لەوەی لەو هاوڵاتیەک مامەڵەی نێوان سەحابی خاوەنی هوتێلێک و بەکاربەرێک بێ بەڵام حکوومەت بێگومان ڕۆیای لەو مەجالە یەکجار فراوانترە. بەڵێ دلێر محەممەد بەڕێبەری گشتی بەڕێبەرایەتی گەشت و گوزاری هەولێر زۆر سپاس.